حملەیەکی گەورە دەستی پێکردووە لە دژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئاینە پیرۆزەکەی و خەریکە ئەم حملەیە تەشەنە دەکات و ببێت بە حملەیەکی نێودەوڵەتی بەو سیفەتەی کەوا کۆمەڵێک لە وڵاتانی زلهێز خاوەندە سەڵات و پێگە تەبەنیە و حملەیە دەکەن و ئیشی لەسەر دەکەن. ئەوەی کەوا لە پشتی ئەم حملەیەوەیە تەنها و تەنها بریتیە لە دژایەتیکردنی ئاینی ئیسلام و ناشرینکردنی ئاینەکە. بۆ ئەوەیە کەوە کۆمەڵێک لە موسڵمانان کە نەزانن و لە دینەکە حاڵی نین و نازانن چۆن پشتگیری یان بەرگری لە دینەکەیان بکەن و لە پێغەمبەرەکەیان بکەن عەلەیهی سەڵات وەسەلام، کاردانەوەی خراپ و نەرێنیان هەبێت بۆ ئەوەی کەوا زیاتر دژایەتی دینەکە بکەن. ئەم وڵاتانە وەکو دەوترێک لە ناوخۆیاندا وڵاتانێکن ڕەسەنن لە عەلمانیەت و لادینیدا، ساڵانێکی زۆر زۆرە ئەوان لەسەر ئەو ڕێبازە ژین و لە دنیای عەلمانیەت و دیموکراسیدا قاعیدەیەک هەیە بەڵام هیچیان لە بەرامبەر ئیسلامدا کاری پێ ناکەن. ڕێسا و یاسایەکیان هەیە ئەڵێت تۆ تا ئەو شوێنە ئازادیت کە ئازادیەکانی من پێشێل نەکەیت و منیش تا ئەو شوێنە ئازادم و بۆم هەیە کە دەستدرێژی یان دەمدرێژی نەکەم بەرامبەر بە ئازادیەکانی تۆ. ئەم قاعیدە و بنچینەیە بۆ هەموو ڕێباز و پەیڕە و پرۆگرام و دینەکانی تر هەیە بەڵام بۆ دینی ئیسلام نییە. ئەگەر دینێکە بێ لەم دنیادا نەک 100 کەس و 1000 کەس 10 کەس لەسەری بن مسلمانێک قسەیان لەسەر بکات بێستێ و دوام مسلمانە ئیرهابیە، تیرۆریستە. بەڵام کەسێک لەوان دەمدرێژی بکاتە سەر ئیسلام، سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، سەر قورئان، هەست و شعوری زیاتر لە 1.5 ملیار دانیشتووی سەرگۆی زەوی بریندار بکات، هی ئەو ئازادیە. بەڵام ئەمەی تۆ ناوەی تۆ ئیرهابە، تیرۆریستیە. بەڵام مسلمانی ژیر ئەبێ عاقڵانە و ژیرانە لەگەڵ ئەم بارودۆخانەدا هەڵسوکەوت بکات. ئەوەی ئەمڕۆ دەستی پێکراوە شتێکی تازە نییە، شتێک نییە ئەمڕۆ سەری هەڵدا بێت. نەک لە سەردەمی پێغەمبەری خۆمانەوە صلی الله عليه وسلم، بەڵکو لەناو هەموو پێغەمبەراندا ئەمە هەبووە سەلامی خۆیان لێ بێت. خی گەورە دڵنەوایی پێغەمبەری خوا دەکاتەوە صلی الله عليه وسلم و پێی دەفەرمێت وما يأتيهم من نبي إلا كانوا به يستهزئون. هیچ پێغەمبەرێک نەهاتووە لەسەر ڕووی زەویدا ئللا خەڵکانێک بوون گاڵتەیان پێ کردووە. کەواتە ئەمە شتێکی تازە نییە، شتێک نییە من و تۆ وا بیرکەینەوە ئەمڕۆ سەری هەڵداوە. نە، لەو ساتە وەختەی کە خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە کەسانێکە بوون ئاوها دژایەتی بکەن،
کەسانێکە بوون ئاوها گاڵتەیان پێ بکەن کەواتە بێ موسڵمان بە ئاسایی وەربیگرێت لە ڕووی ئەوەوە کە ئەم گاڵتەکردنە شتێکی تازە نییە بەڵکو شتێکە هەر لە کۆنەوە هەبووە لە سەردەمی پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لێبێت وەقەتیش داوا و بانگەوازی پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت بەم گاڵتەکردن و دژایەتیکردنە نەوەستاوە یا نەگەڕاوەتەوە دواوە بەڵکو هەمیشە بەرەو پێشتر ڕۆیشتووە بەڵگەمان زۆرە بگەڕێنەوە بۆ سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم هەموو دژایەتی کرا پێی ئەوترا ساحر پێی ئەوترا شاعیر پێی ئەوترا کەذاب حاشا لە ڕووی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینەکەی زیاتر گەشەی کرد ئەم دینە لە ژمارە یەکەوە دەستی پێ کردووە لە تاکە کەسێکەوە دەستی پێ کردووە کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمڕۆ زۆرترین شوێنکەوتووی هەیە هەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم گاڵتەی پێ کردووە دژایەتی کردووە کاتێک ڕۆیشتووە بۆ لای کاتێک گوێبیستی وتەکانی بووە ئیمانی هێنا و وتویەتی ئەشهەد ئەنەکە ڕەسوول الله شایەتیە دەم کە تۆ پێغەمبەری خوایت عليه الصلاة والسلام ئەمڕۆ ژوایە کاتێک خەڵکانێک دژایەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم لەوانەیە خەڵکێکی زۆر هەبێ لەسەر گۆی زەوی نای محەممەدی نەبیست بێت عليه الصلاة والسلام ئەمڕۆ ئەڕوا متابعە دەکا و لێکۆڵینەوە و بەحث دەکا لەسەر ئەم شەخصە ئەم کەسایەتی چێیە کاتێ بە دوایدا دەڕوات کاتێ ژیان نامە پیرۆز و مبارەکەی دەخوێنێتەوە شایەتمان دێنێت لە هەموو ڕووداوەکان هەروە بووە چونکە خەڵکانێک هەیە لەو ساتانەدا هەڵدەستێت دیراسەی ئیسلام دەکات بۆیە زۆربەی خەڵکی موسڵمان دەبن و هەر کەسێکیش گاڵتە بکات بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان بە خوای پەروەردگار یان بە قورئان کەمە بریتیە لە بنچینە و بنەماکانی ئاینی ئیسلام والثەوابتە ئەمە لە شتە جێگیر و نەگۆڕەکانە کەسێک گاڵتەیان جنێ و بەخوا بدات پەنا بەخوا یان بە قورئان یان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یان بە شێوە گشتیەکەی بە ئیسلام ئەگەر پێنج فەرزە لە مزگەوتیش بێت و نوێژیش بکات ئەو کەسە کافر دەبێت گومانی تێدا نییە دووبارە پێویستی بەوەیە شایەتمان بهێنێتەوە چونکە ئەمانە هێڵی سوورن شتێک نییە کە خەڵک نەیانزانێت مناڵی بچووک 3 ساڵ و 4 ساڵ کە تۆزێ خەریکە یعنی تێدەگات ئەزانێ وردە وردە قسە بکە ئەزانێ شتە چاک و خراپەکان تا ڕادەیەک چین قورئانێک دابنێ لەسەر زەویەکە لێی نزیک ناکەوێتەوە یان پێی لێ نانێت پەنا بەخوا بەڵام پێی ئەخاتە سەر شتی تر بۆی باسی خوای پەروەردگار بکە بێدەنگ دەبێت گوێ دەگرێت زیاتر کە مناڵێک لەم تەمەنەیدا بزانێت ئەمانە هێڵی سوورن کەواتە کەسێکی گەورە و بالغ گومانی تیادا نییە ئەزانێت خوای پەروەردگار چییە و ئەزانێت قورئان چییە و ئەشزانێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزوەی تەبوک هەندێک لە منافقەکان لەگەڵ پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم کە هەندێک لە ڕافەکارانی قورئان ئەڵێن
منافق نەبوون بەڵکو مسلمانیش ببوون دانیشت بوون بە یەکەوە وتیان نەمان بینیوە وەکو ئەو کەسانە کە مەبەستیان پێ پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئیمانداران بوو هاوڵەکانی بوو ڕزای خۆیان لێبێت وتیان نەمان بینیوە کەس وەکو ئەمانە خەمی تێرکردنی ورگیان بێت و ترسنۆک و جەبان بن لە کاتی ڕوبەڕووبوونەوەدا و کە قسەیشیان کرد درۆ بکەن یەکێ لە هاوڵان ڕزای خۆی لێبێت ئەم خەبەرەی گەیاندە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەویش خۆی گەورە پێ ڕاگەیاندبوو ڕۆیشتن بەرەو لای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەنێک لەوانە ڕێشمەی ئەو وشتریان گرتبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری بوو ئەند وەڵڵی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كنا نخوض ونلعب ئێمە تەنها گاڵتەمان دەکرد بەخوا هیچ مەبەستێکی خراپمان نەبوو هیچ مەبەستمان ئەوە نەبوو کە گاڵتە بە ئێوە بکەین پێش ئەوە خوای پەروەردگار ئاياتی دابەزاندبوو قل أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ئەوان داوای لێبوردنیان دەکرد ئەویش ئەو ئاياتەی دووبارە دەکردەوە أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم أو إيوة قالت بخواو بيغمبركي صلى الله عليه وسلم بآياتكاني دكان لا تعتذروا عذر مهن نوا باساو بوكر دو كانتان مهن نوا قد كفرتم بعد إيمانكم إيوة كافر بندوا إيوة كوا إيمانتان هنا أبو گاڵتەکردن بەخوا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دینەکەی بە ئاەتەکانی کافر بوونە ئەگەر ئەو کەسە نەشزانێت ئەوە تا لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم قد كفرتم بعد إيمانكم ئێوە کافر بوون دوای ئەوەی کەوا ئیمانیشتان هێنا بوو بۆیە هەر کەسێک بە قسەیەک بە نووسینێک بە لایکێکی فەیسبووکەکەی لایکێکیان بۆ بکە و دەستخۆشیەکیان لێ بکات وەکو ئەوان وایە و کافرە و هیچ فەرقی نییە لەگەڵ ئەواندا بۆی ئینسان وریا بێت بترسێت لە قیامەتی خۆی بە کافری و بە بێباوەڕی نەگەڕێتەوە لای خۆی پەروەردگار خۆی گەورە هیدایەتی هەموو لایەکمان بدات خۆی پەروەردگار زیاتر دامەزراومان کە لەسەر دین و ڕێبازەکەی محەممەد صلى الله عليه وسلم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أوصي نفسي وإياكم بتقوى الله برزانم قالت كردن ودجاتي كردني بيغمبراني خوا صلى الله عليه وسلم ترسناك نك بيغمبران بقرا ولي ودوست يقل ولي كاني خواي پروردگار خواي پروردگار لفرموديكي قدسي داد وما دا فرميت من عادى لي وليا فقد آذنته بالحرب فرمي هر كسيك دجاياتي دجمناتي وليك لوليكاني من بكات أو من إعلان الشر لقل أو كسد ذكم ولي خوات شيء ولي خوا هر کەسێکە الذين آمنوا وكانوا يتقون ئیمانی بەخوا هێنا و تەقوای خوا دەکات وەلی خوایە بەویستی خوا ئێوە هەر یەکێکتان وەلی خوان وەلی خواوە نییەکەوە جلو پۆشاکێکی تایبەتی لەبەردا بێت و لەناو خەڵکە خۆی جیاکاتەوە من كان لله تقيا كان لله وليا هەر کەسێ تەقوای خوا بکاتە و کەسە وەلیە هەر یەکێک لە ئێمە بە ئەندازەی تەقواکەی وەلی خوایە هەر کەسێ دژایەتی وەلیەک لە وەلیەکانی خوا بکە خوای گەورە ئیعلانی شەڕی لەگەڵ دەکات ئەو کەسەی کەوا دژایەتی و دژمنایەتی لەگەڵ پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم کە سەید المرسەلینە کە پێشەوای پێغەمبەرانە سەلامی خوای پەروەردگاریان لێ بێت ئەبێ حاڵی ئەو کەسە چۆن بێت
هەر کەسێک گاڵتە بە پێغەمبەر بکات سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دژایەتی بکات هەر لە دنیا پاداشتەکەی وەردەگرێتەوە. واللهی بە چاوی خۆتان دەیبینن هەمووتان هەر کەسێک قسەیەکی ناشایستە ناشیا و بەرامبەر بە خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام بکات ئیلا لە دنیادا لە ژیانی خۆیدا خۆی پەروەردگار ڕیسوای دەکات. ئەمە یاسایە ناگۆڕێت. ئەم ڕۆژ نەیبینین من و تۆش لە ژیاندا نەمێنین و نەیبینین ئەوانەی لە ژیاندا ئەمێنن ئەیبینن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خزمە نزیکانی خۆی کۆ کردەوە لە قوڕەیش کاتێک خوای گەورە ئەمری پێکرد و ئەنذر عەشیرەتەکە الأقرەبین کۆی کردنەوە لەسەر چێوی سەفا بانگی کردن بۆی کەوا لە خوا بترسن و ئیمان بهێنن چونکە ئیمان نەهێنن عەذابێکی زۆر گەورە چاوەڕێیانە لە قیامەتدا لەلایەن خوای پەروەردگارەوە. ئەبوو لەهەب لە ناویاندا هەڵسا وتی تەبەن لەک ئەلیهاذا جەمەعتەنا وتی دەگ لە ناوت چی ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو ئەوە ئێمەت کۆ کردوتەوە لێرە گاڵتەی پێهات و قسەی پێوت بە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. لەو کاتە خوای پەروەردگار سوورەتی مەسەدی بەسەردا دابەزاندن تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب دەک ئەبوو لەهەب لە ناو چێت دوو دەستەکانی ئەو وەتەب لە ناویش چوو تا بەختەوەری چی چاوەڕێم پیاوەیە تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب تەئکیدیشی لێ دەکاتەوە بەڵە لە ناو چوو بەڵام موحەممەد صلی الله عەلەیهی وسەلەم سەر دەکەوێت بەرەو پێش دەڕوات. ئەوەیە شەقاوەت و بەدبەختی کە ئیهانەی پێغەمبەری خوای کرد صلی الله عەلەیهی وسەلەم هەر لەویادا وەڵامی خۆی وەرگرت بۆ ئێستایشی و بۆ داهاتووشی. بۆ ئێوە مەزانن گاڵتەکردن بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم شتێکی ئاسانە و مەزانن شتێکی سوک و سادەیە سوکایەتی بە پێغەمبەرەکەمان بکرێت عەلەیهی سەڵات وەسەلام. کەس ئەوەی لێ قبوڵ ناکرێت لە دنیادا سزای خۆیان وەردەگرن واللهی بەڕادەیەک ڕسوا دەبن هەموو خەڵکی گۆی زەوی بیانەوێ ئەو کەسانە بکەن بە کەسانێکی خاوەن عیزەت و خاوەن ڕێز ناتوانن. چی ئەتوانی ئەبوو لەهەب بکاتە خاوەنی کەسایەتیەکی بەهێز لە کاتێکدا خوای پەروەردگار هەڕەشەی لێ کرد؟ ئەو باقیە هەتا ڕۆژی قیامەت. هەڵوێستی ئێمە چۆن بێت لەم کاتانەدا برا بەڕێزەکانم؟ هەڵوێستمانەوە بێت کە زیاتر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم لە خۆماندا ڕەنگ بداتەوە شوێن سونەت و ڕێبازی بکەوین. ئەمە باشترین وەڵامە بۆ ئەوان. هەندێک وەڵام هەیە وەڵامی سیاسیە یا وەڵامیانێکن کە جێی خۆی ناگرێت. باشترین وەڵام بریتیە لەوەی کە ئینسانی موسڵمان سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم لە خۆیدا جێبەجێ بکات پێت شەرم نەبێت. با شەرم نەکەین بۆی کەوا سونەتێک لە سونەتەکانی پێغەمبەرمان جێبەجێ کردووە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو ئەو پەڕی جێی شانازیمانە. خەڵکانێک نابینی بەو پەڕی شانازیەوە خۆیان دەچوێنن بە کەسانێکی کافر و بێباوەڕ. ئەی من و تۆ بۆ پێمان عەیب بێت و شەرم بکەین خۆمان بچوێنین بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم؟ سەیری گەنجەکانمان بکەین سەیری دەوروبەرمان بکەین ئەو جلو پۆشاکەی کە ئەمڕۆ ئەپۆشرێت ئەم شێوازی قشتاشین و ڕێژ ڕێک خستنەی ئەمڕۆ دەکرێت
جگە لە شوێن کەوتنی جوولەکە و گاورەکان چیترە؟ جگە لە لاساییکردنەوەی ئەوان چیترە؟ ڕۆژۆ مۆدی لێکدا دەهێنرێت. ڕێزم بۆ هەموو لایەکتان، ئەگەر ساڵانی پێشوو یەکێک شەڕواڵەکەی یا پانتۆڵەکەی یا کراسەکەی تۆزێکی بدڕایە، پێعەیب بوو لە بەری کات، یا شەرمی دەکرد پینەیەکی لێ بدات و ئەنجا بیپۆشێت. ئەمڕۆ مۆدێلە ئەبێ پانتۆڵەکان کون بن، ئەبێ سەر ئەژنۆی دڕابێت، ئەبێ بەشێکی عەورەتی بەدەرەوە بێت، بە ژنان و بە پیاوان، بە کوڕان و بە کچان. ئەوە حەضارەتە؟ ئەگەر ئیسلام دواکەوتویی بێت، ئەگەر ئیسلام گەڕانەوە بێ بۆ سەردەمە تاریک و چاخە بەردینەکان، ئەوە خۆڕوتکردنەوە و پۆشینی ئەو جۆرە پۆشاکانە هی پێش ئیسلامە، یەو کاتانەیە کە خەڵک خۆی ڕوتە کردەوە. کاتە ئەم جەهالەتەی ئەوان لەسەرنی کۆنە نەگەوەی ئیسلام، ئەوەی ئیسلام عیززەت و کەڕامەتە، سەربەرزیە. بۆیە هەوڵ بدەین بە هەر شێوەیە گەتوانین سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆماندا ڕەنگ بداتەوە، لەسەر و قژماندا، لە دانانی ڕیشماندا. بۆ پێمان عەیبێ ڕیشمان بەردەینەوە؟ جاری وایە خەڵکانێکی هیچ وەزیفەیەکی نییە و کەسابەتێکی ئەعتیادی دەکات، ئەڵێ ناتوانم، گونجاو نییە. بۆ گونجاو نییە؟ بۆ خەڵکانێکی زۆر گونجاو بۆ تۆ گونجاو نییە؟ ئەی کە ئەمە گونجاو نییە، خۆ ئەمەیان گونجاوە شەڕواڵەکەت هەڵکێشیت. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم: ما أسفل من الكعبين من الإزار ففي النار. ئەو پۆشاکەی کە لەبەری دەکەیت، ئەگەر لە گوێزینگەکانت بۆ خوارەوە داپۆشێت لە ئاگردایە. خۆ من نایڵێم، پێغەمبەرە ئەی فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. جێبەجێکردنی ئەم فەرمودەیە خۆشویستنتە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشویستنی پێغەمبەر ئەوە نییە صلی الله علیه وسلم خەڵکانێکی زۆر دار و بەر دەبینی لە فەیسبوک ڕەسمێکی داناوە و پێشەوامان صلی الله علیه وسلم. ئەگەر پێشەوامان نابێ شوێنی بکەوین بەڕاستی، لە ژیانماندا ڕەنگ بداتەوە. قسە هەموو کەس پێی دەوێرێت، قسە ئاسانە هەر کەسێک بیکات، بەڵام چێ دەتوانێت بێت بە عەمەلی تەطبیقی بکات. یەکێک گاڵتەیەک بە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم، من و تۆ بین لە بەرامبەردا دە سونەت لە سونەتەکانی زیندوو بکەین و جێبەجێ بکەین، ئەو باشترین وەڵامی من و تۆیە بۆ ئەو کەسانە. لێدان و تێ هەڵدان و شەڕ و ئاژاوە سوود ناگەێنێت، بەڵکو ئەوە سوود دەگەێنێت کە من و تۆ دەست بگرین بە سونەتەکانیەوە. وێ برا بەڕێزەکانم، هەموو لایەکمان ئەوانەمان کە دیندارە و ئەهلی دینە، هەڵوێستێکی شەرعیانەی هەبێت بۆی کەوا هەوڵدات زیاتر ڕێنمایی و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆیدا جێبەجێ بکات. ئەوانەیشی کەوا دوورن لە دین و نوێژ ناکەن و بە شێوازێک لە شێوازەکان وازیان لێ هێناوە، با لە خوا بترسن، با تەقوای خوا بکەن، موافقەی ئەو کەسانە نەکەن کەوا گاڵتە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم یان بەخوا یا بە شاعیرەکانی ئیسلام دەکات. چونکە وەڵڵاهی حکمی ئەوانە هیچ جیاوازیەکی نییە. بۆ ئەوانەی کەوا نوێژیش ناکەن، ئەبێت لەو حاڵەتانەدا وریای خۆیان بن، حاڵیان لە خەتەردایە. دێن ڕێز لە عەقیدە و بیر و باوەڕی میلەتەکەیان دەکەن، دێ لەگەڵ دایک و باوکیدا، لەگەڵ خوشک و براکانیدا موافق دەبێت لە سەرخستنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یان لە دژی ئەوان دەوەستێتەوە. لێرەدا پێویستە خۆی دابنێت کامیان هەڵدەبژێرێت.
داوا دەکەم لە خی گەورەی هیدایەتی مولایەکمان بدات خی پەروەردگار زیاتر ڕێنماییمان بکات خی پەروەردگار زیاتر وامان لێ بکەی دەست بگرین بە سنەت و ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خی پەروەردگار هەر کەسێک دەم دەکوتێت لە عیرض و ناموسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کەسێ سوکایەتی پێ دەکات هەر کەسێک گاڵتەی پێ دەکات هەر کەسێ بە شێوازێک لە شێوازەکان خی پەروەردگار ئەیەوێت سوکاتی بە پێشەوامان بکە عەلەیهی سەڵات وەسەلام خی گەورە ئەگەر شانی هیدایەتی دی ئەگەر ناڕی سوای کەی لە دنیا و دوا ڕۆژدا خی پەروەردگار وامان لێ بکەی باشترین وەڵامی ئێمە بۆ ئەو جۆرە کەسانە دەستگرتنمان بێ بە سنەت و ڕێبازی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خی پەروەردگار وڵاتمان پڕ بکەی لە ئێمنی و ئەمن و ئاسایش خۆشی و خۆشگوزرانی وڵاتمان زیادکەی خی پەروەردگار پیرەکانمان نەخیر خێرکەی گەنجەکانمان زیاتر هیدایەت دەی دەست بگرن بەو منهەج و ڕێبازە پاکیکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بووە خی پەروەردگار شفای نەخۆشەکانمان بنێری خی گەورە هەر کەسێ نەخۆشی هەیە بۆ خاتری گەوری خۆتی اسمی عەظەمت شفای بنێری خی پەروەردگار مناڵی ساڵح بەخشی بۆ ئەوانەی مناڵت پێ نەبەخشیون ئەوانەی مناڵت پێ بەخشیون مناڵەکانیان ساڵحکەی توبیانکی بە ڕۆشنایی چاوەکانیان خی پەروەردگار وامان لێ بکەی آخر کلمەمان کە لە دنیا دەردەچین لا إله إلا الله بێت أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وأقم الصلاة